من هەڵبەست جەمال نوێنەری گشتی بەشی فیزیا لە کۆلێژی زانست. ئەمڕۆ وەک بەشی فیزیا بەشدار بووین لە فستیڤاڵی ساڵانەی کۆلێژی زانست بە زیاتر لە 20 پرۆژەی جۆرا و جۆر کە پرۆژەکانیش هەم فیزیای گشتی وەروە فیزیای پزیشکیش دەگرێتەوە کە لە بەشی فیزیا دوو لقمانەیە پزیشکی و گشتی. لە فیزیای گشتی بە بەشداربوون بە تێسلا کۆیل یا چەند ئەکسپریمنتێکی جیاواز و زۆر بەسوود و هەروەها گرنگترین بەشمان بەشی ئەسترۆنۆمیمانە بوو ئەم ساڵ کە چەند بەردێکمان هێنابوو بە تایبەتی بەردی نەیزەکمان هێنابوو کە نەیزەکی 100% سروشتی و تەواو بوو و تاکە بەردی نەیزەکی ڕێژیشتەریشە لە هەموو عێراق و هەروەها بە دابینکردنی چەند تەلەسکۆپێکیش لەلایەن مامۆستا ئەژی سەرۆکی ڕێکخراوی فەلەکناسی کوردستان بەشداربووان ڕاستەوخۆ سەیری بڵێسەکانی ڕووی خۆریان دەکرد و هەروەها بە کاتژمێری خۆریش بەشداروین کە کاتژمێرەکە بە هۆی تیشی خۆرەوە بە دانەوەی سێبەر بە پێوانەکردنی ڕووی خۆر گۆشەکەی خۆر و هەروەها گۆشەی زەوی توانیمان کاتژمێر بزانین لە ڕێگەی سێبەر و خۆرەوە. لە کۆتاییدا سوپاس بۆ قوتابیان کە بەشدارم بە پرۆژەکانیان ئەگەر قوتابیان نەبێ ئەومەیشت جوان نەدەکرا. زۆر سوپاس.